ولا بين تا سي رواية كردي تان بكم 3 چیرۆکتان بۆ تعریف کەم ناتوانم ناو ئەشخاص بێرم و نایژم کێس ئەڵبەتە چون ئیجازەم لێیان نەگرتگە ئەگەر ئیجازەم گرت ئەتوانم بعدەن ناویان بێرم هەر لەم کوردەوارە من لە بیرمە منداڵ بووم لە بیرمە کەسێکە بوو کارمەندی بانک بوو 3 مناڵی بوو مناڵە ورد 3 ساڵان و 4 ساڵان و 5 ساڵان ژنێکی جوانی بوو ساڵی 1360 تاریخ دەقیق نایژم برایەکی پێشمەرگەی کۆمەڵە بوو کوژیا لە شارە جوانڕۆ نەقەبری بوو نە جنازەکەیان داوە دەهەی 60 دەورانە سەرکوبە جمهوری ئیسلامی و دەوڵەتە ئێرانی بوو ئەم کاورا چون ژن و مناڵی بوو چون نەوانێ باوەڕی بە مارکسیزم و چەپ و ئەوانە نەبوو باوەڕێکی بە حیزبی دموکرات نەبوو نەچوو بووە ناوی هیچ کام لەم جەریانانە زندگیە کرد زندگیە کارمەندیەکیە کرد وەلێ برای کوژیا وە سپای پاسداران جنازەکەی کێشا بە ناوە شارە جوانڕۆ ئەم ئینسانە لە شوغڵی لە پێگەی دەوڵەتی لە حراست لە ئیتلاعات لە دەسەڵاتی جمهوری ئیسلامی نەترسا نیشتە پشتە ماشینەکەی ڕوویە بەرە سپا ڕوویە بەرە ئیتلاعات وە وتی جنازەم گەرەکە و ئەو جنازەیە شێبەن بە من ئەم تەسویرە ئیمڕۆیی ترین تەسویرە ئەنتیگۆنەس کە تۆ لە کوردیا بود بە سەدان و بە هەزارانی وات بوو ئینقلابی ئەوە بوو متەناهی چوو بە گژ نامتەناهیەکە لەسەر قەوانینە دڵی لەسەر نەریتی وەلی ئەمە هیچ وەخت بەحس نەکریا تەسویر بوو بە یەک تەسویر پێشمەرگەیە دەمەقۆپان لە پێی جامانە وەسەر وەژێسەیەکی درێژۆ ئەمیانە کرد بە تەسویرە ئینقلابی کە لێو دوا سەمەرە و خروجیەکەی بووە ناوی ئوردوگاه و ڕەوابەتە نامەشروع جنسی و مەسرەفە ئەلکۆهۆل و خیانەتە بە سەرزەمین و لە ڕاستای قەوانینە دەوڵەت و حاکمیەتە بوون بەڵام ئەمانەی ناو جامعە کەس ڕەوایەتی نەکردن کەس تعریفی نەکردن 1360 گوردانێک کۆمەڵە لە منتەقەی ڕوانسەرە چون پایگایە بگرن تۆ بنکەیەک دانێت بعد ئەدێ پێشمەرگە ئەم بنکە تەقاکە بە بیکەیسی ئەوانێتر لە ژێر و ئەڕۆن کە پایگاکە بگرن لە تەقەی خودیە ئەو شەوە پێشمەرگەی سنەیی کوژیا ئەگەر اشتبانەکەم من بعدەن نەقڵە داستانەکەم بۆ گەڕیاوە چون مناڵ بووم 2 ساڵم بوو لە ساڵە 60 پێم وابێ ئێستا شەوانەیە کە لە ڕوانسەر نەتوانم بڕۆن گوزارشە ئەوە بدەن و عکسە مەزارە و ئاغا بگرن بێرنی پێشمەرگەی کۆمەڵە کەوتە بەردەسڕێژە فیشەکە خۆیان وە کوژیا سپا دەسی گر بەسەر جنازەکەیە شارە ڕوانسەر نە شارێکی کوردباز بوو نە لەگەڵ دموکرات بوو نە لەگەڵ کۆمەڵە بوو بەیانیەکەی خەڵکە شارە ڕوانسەر بەیانیەکەی خەڵکە شارە ڕوانسەر کۆبوونەوە لە دەرە سپای پاسداران ڕوانسەرە ڕێی شەرمگەکانیان وەوتیان ئەو جنازە ئەدەن بە ئێمە کە ئێمە ئەسپەردەیکەین بە سونەتە خۆمان بە بۆتان نیاڵیگرن و سپا پاسداران مەجبور بوو جنازەی ئەم ئاغا تەحویل بات و ئەگەر اشتبانەکەم عەلی سولتانی ناو بوو و خەڵکی ڕوانسەر بردیان جنازەکەیان لە قەورستان ڕوانسەرە چاڵ کرد و سەنگە قەبریشی هەسەواغا
أما حركاتي بو والروايات بو لتصوير إنسان مبارز كردي ومقاومة سرزمين كردوار لبرامبر كوربريشنا كحج وقت مخابرة بو نكسي الروايتي كرد نبحثي كرد نقرار بو كسي بيبينيت بولي بيجمرگي ديمقراط لقنية باوە ساڵە 1365 گەر اشتباه نەکەم کوژیان. کەسێک کە کارمەندە دەوڵەت بوو، یانێ کارمەندە مؤسساتی بوو، بۆ پێشمەرگەیەکی کوژیاک چوو بەگەشت ئەتلاعات و بەگەشت سپا داوای جەنازەکەی کرد. ئەمە تەسویرە ئینقلابی بوو کە مەشیە نەقڵ بکریایە لەم جامعە. ئەو تەسویرانە بوو ئێمەیان دروست کرد، دەنا ئێمە حەج پێشمەرگەیەکمان چاو پێ نەکەوت. تەسویرە مقاومەتەکانە ئینسانەکانە ناوە شارە بوو کە ئەلا ڕقمە منافع مادی ناچوو بەرەو حاکمیەتە دەوڵەتە ئێران. کارمەند بوو، ناوە بەسیجی، ناچووە جبهە، تاغیرە ناوی نەدا، تاغیرە دینی نەدا، تەکە حراست هەمکاری نەیە کرد، ملی ناخەفان بە حاکمیەت. تەسویرە ژنەکانم سەرزەمینە ئێمە کووە خلاصە بوو لە چواردانە پێشمەرگەی کۆمەڵەی کەنیشک. ئەی کوان بە هەزاران هەزاریان لە زیندانەکانە بوون، وا تەدارۆکاتیانە هاورد و نانیان جەمە کرد و ڕۆڵی ئینقلابیان دروست ئەکرد و لە زیندان ئەزان و مناڵەکانیان لە ناو زیندانە تەکە خۆیانە گەوراون. کوان تەسویرەوانە؟ من تا بەیانیە توانم چیرۆکە وە لە ئینسانە کوردی بەم ئەوەی تۆ ئەڕۆیتە ناوی ماڵەکەی لە دارە دنیا بزنێکی بوو، یەک بزنی بوو، بە 12 نەفەرەوەدا بە ملی ماڵەکە بزنەکەی سەرە وڕیەیدا بە تۆ. دۆستێ نەقلیە کردەیوت لە حەلیمە کوردستانە پۆلێک یەکەتی ڕۆنە ماڵە ژنێک منداڵە وردە ئەوێت جاش بە شوێنە پێشمەرگەکانە ئەگەڕێن، لەبەرەوەی مناڵەکەی نەگریت کە ئەمان کەشف بوون، پوو کردەمە مناڵەکەی ئەگرێ و مناڵەکە ئەخنجێ. تۆ بە کامە گەورەی تۆ ئەتوانی گەورەی ئەو دایکە لە شۆڕشا بەحسکەی، کامە قەڵەم ئەتوانێەوە وەسفکە، کامە چیرۆک و هەیکەل و داستان و ڕەوایەتە مەشایلەوە دروست کردایە. کوا 30 ساڵە حکوومەتە حەلیم وا لەوێ تۆ فکرەکەی فقط پارەی لە تۆ دزی، کورە وجودی لێت دزی، کەرامەتی لێت دزی، سەداقەتی لێت دزی، گەورەی لێت دزی، ئینسانیەتی لێت دزی، کوردیەتی لێت دزی، فاسدی کردی. و ئەم چیرۆکانە لە مردم بەحس نەکریە. سایەیە کەسیفە ئەخیرە 20 ساڵەیە دەمە قۆپان لە پێی پێشمەرگە نەیهێشت ڕەوایەتە مردم چرۆ بکە، ڕەوایەتە مردم نەقڵ بکرێتەوە، بەحس بکرێ. تەمامە ئەم مردمە لەم سەرزەمینە هەر کەسێ هەر کارێکیە کرد، ژن پیاگ، پیرە ژن، پیرە پیاگ، جوان لە بەرامبەر دەوڵەتە ئێرانیا وێسیە. ئەمما تەسویرەکەی باس تەولید نەکریاوە، عەکسی لێ نەگیریە، نەکریا بە چیرۆک، نەبوو بە ڕۆمان، نەبوو بە سرود، نەبوو بە کورتە فیلم، نەبوو بە سریاڵ، نەبوو، ئەمانە نەبوون. بۆیە تەسویرە تۆ تەسویرێکی مەخدووشە لە ئینقلابی، تەسویرە تۆ لە ئینسانە کوردی تەسویرێکی مەخدووشە
دروست نییە ئەم تەسویرە، ئەسڵەن دروست نییە. ئەو مەردەمەی کە نە لەگەڵە دموکرات بوو، نە لەگەڵە کۆمەڵە بوو، نە لەگەڵە پارتی بوو، نە لەگەڵە یەکێتی بوو، نە لەگەڵە داگیرکەرانە ئەم سەرزەمینە بوو، گاردی بوو لە بەرامبەرە گشتیانە، ملی نەدا بەو دەوڵەتە، تەسلیمی نەبوو، حمایەتی نەکرد، سوڵتەکەی قبوڵ نەکرد بەسەر خۆیە، بە ئار و نەنگی زانی لە ناوی بۆنە و مەراسماتیا دەرکەوێت، شان بداتە ژێری. ئەوە قارەمانی بوو. ئەوانە تەسویر بوون لە ئینسانێک وا لە بەرامبەر وەسوەسە و نەفسانیات و ترس و ئەبزار و ئەمانە وێسیە. کورم کوردەوارە پڕە لە هەزاران چیرۆکی گەورەتر لە ئەنتیگۆنە کە کەس نەقڵی نەکرد. تەسویرە تۆ بوو بە چی؟ بوو بە دەمە قۆپان لە پێیەک بە ناوی پێشمەرگە. ئەویش تەسویرە متەئەخیرەکەی ئەمڕۆیان، گوریلاکانە قەندیل و پێشمەرگەکانە ناوە ئوردوگا و نۆکەران و چڵکاوخۆرانە تاڵەبانی و بارزانی. کوا تەسویرە و مەردمە، کوا تەسویرە ژنانە ئەم سەرزەمینە ئێمە. وا ئێمەیان دروست کرد، وا ئێمەمانانیان دروست کرد. چۆن ئەوانە حیج ڕۆڵێکیان نییە، بەڵام کاورە سوارە بەرتانکە ئەمریکایی و قیامە مەردم هاتە خوارەوە بوو بە ئەرباب و کەڵەگای سەرە ئەم مەردمە. خۆ باتم کردەگە، تۆ خەباتم کرد، تۆ کردە، تۆ توانی دەست بنێتە دەمە مناڵە ناوە بێشکەت بخنجێت بۆ شۆڕشێک، بۆ مەردمێ. تۆ ئەتوانی ئەو کارە بکەی، ئەتوانی بیکەی، ئەتوانی ئەو تەسویرە لە خۆت بخولقێنی. کوڕە مەسعودە بارزانی، کوڕە مەلا مستەفای بارزانی، تۆخمە قاسملوو، بەچکە کۆمۆنیستەکانە سە ئیبراهیم، ئەتوان تەسویرەوە لە خۆتان بخولقێنن، دروستیکەن، ڕەوایەتە واتان هەست لە خۆتان بیکەن. هەتانە کوا تۆ 100 ساڵە ئەم مەردمە خەریکە قەهرەمانی ئەکات وە چیرۆکی بەحس ناکرێ، بەهمەنە قوبادی دروستەکەی کاتێ بۆ مەستی ئەسپەکانە بۆ دروست کات. وا ئەو سەرما تاقەت پڕوکێنەی کوردەوار حەیوانی ئێشتیان مەسکەی، بەڵام کورد لە حەیوان حەیوانترە، مەسی نەگەرەکە، خۆی پەلامارە و شاخە ئەدا لەگەڵ حەیوانەکە. بعد ئەم هەتیوە بۆ تۆ ئەکرێتە بۆت، گەوراکرێ فوتێکرێ گەوراکرێ بوت، ئەوێتە بۆت. تۆ تەسویرت نەبوو لەوانە بیدەی، بەڵام ئەمڕۆ لە سیلیۆکۆنیەکان و دوو جنسەکان هەسە بیدەی، فەزای مەجازیان پێپڕ بکەیت و بیانکەی بە سلبریتی و بیانوەیتە ناوە تەلەڤیزیۆنەکانت. بۆیە تۆ ئەو حکوومەتە حەلیمە کە دادنیا بنکەی نابوودیە ئومەتێک بوو کە دادنیا، تۆ فەقە پوڵە نەفتە نەدزیکە، تۆ وەفاداریت دزی، تۆ کەی لە وەتەنبوونت دزی، تۆ وەتەنت دزی، تۆ ملیۆنان ڕەوایەتە قەهرەمانی تراژێدیای گەورەی ئینسانیت دزی، پاکت کردو. تۆ فەقە پوڵە نەفتە نەدزیکە، تۆ وجود ئینسانە کوردی دزی، تۆ لە ئینسانە کوردی ڕەوایەتە فاسد خۆفرۆشت تەولید کرد، لەشفرۆشە ناوگەڵپەرستت تەولید کرد. چونە ڕۆڵە ئینقلابیانەی قەدیم تۆیان تەحەموڵ نەکرد بەم فەسادەت، مەشیە مەردەمە فاسد کردەیە، وردە وردە مەردەمە فاسد کرد. مەردەمە و کارانەی کە کردبوویان پێیان وانە بوو مهمە، پێیان وانە بوو ئەوجە قەهرەمانی بوو، پێیان وان نەبوو متەناهیە چوو بە گژنا متەناهیەکە.
لەژێرە فەزای خەفەقانە سەرکوب دەوڵەتە ئێرانیە کاورا کوێتە بەرە سپای پاسداران وتوێتی یا ئەو جنازە تێرن یا منتەزر ئەواقبی بن و سپای پاسداران جورئەت نەکات دەستی بۆ بووە چون ئەترسێ چون لەم تەسویرە ئەترسێ تەولید بێتەوە ئەو لەوانەی وا چنیان داگەسە و شاخ و داخە ناترسێ لەم تەسویرە ئەترسێ ئەمە خەتەرناکە وەکو تەسویرەکەی کاورای مەیدانە تیانمینە 1981 مەیدانە تیانمینە چین و هاتووە دەر خەریت بکە هاتووە دەر شاپینگ بکە چت بسێنێ بۆ ماڵ دەسی پڕوو لە دڵقەمیوە ڕووی لە بەرامبەر تانکەکە لە خیابانە وێسیا بە دڵقەمیوەکانی دەسیوە تانکەکە ئەڕووی کە بڕوا بە ملیە وێسیا و ئەو تەسویرە هەتایە لە تاریخ حەک بوو و پاکراوێتەوە لە تاریخە دەوڵەتە ئێرانی زانی کامە تەسویر حەزف بکە تامەت کامە تەسویر بەرزۆ بکاتەوە دەستی نەوردووە و کاورە لە بەرە سبابی کوژێت تیربارەبی کەیسیەکەی دانەنیا سەرە سپاه ڕوانسەرا تەقەکە لە مردمە ڕوانسەر بیان کوژێ چونەی زانی ئەم تەسویرەی تر کۆر ناوێتەوە ئەم یەکی دروست بێ ئەم ڕەوایەتە ئەم چیرۆکە بە حەیاتی کۆ ناوێتەوە بۆی ئیمکانی نییە بە کۆمەکە کێ هات ئەم تەساویرەی کوشت بە کۆمەکە کێ هات ئەم ڕەوایەتەی کوشت بە کۆمەکە ئەوانەی ئێوە پێژن پسپۆڕ پێژن متەخەسس پێژن فیلمساز پێژن هونەرمەند پێژن گۆرانی بێژ پێژن سرود بێژ پێژن سیاسەتکار پێژن ڕەهبەر سیاسی پێژن فعالە حەوزەی جامعەی مەدەنی بەوانە پاکی کردووەم تەسویرانە ئەوە باکریاوە ئیسا کامە تەسویر